زۆر سپاس بۆ هەمولایەک دەستان خۆش بێ فەرمون. بەڵام ئێمە ویستمان مادام ڕێژەی خوشکان وردە ڕێخستنەکانە زیادەکات کاتێکمانەوێت تهدیدی بەشداری و ڕۆڵی ئافرەت بکەین لە کای سیاسی لەو بوارە لەو جوڵە و چالاکی و حکومڕانی و دەسەڵاتداریەتە دەبێت دوو پێوەری زۆر گرنگ لە بەرچاو یەکێکیانەوەیە کە سیستەمی حکومڕانی لەو کۆمەلگایە چۆنە دیموکراسیە ئازادی هەیە بوار هەیە بۆ چالاکی و جوڵەی هەموو ئەندامانی کۆمەلگا اینجا پێوەری دووەم زۆر گرنگە تیتی ئەم کۆمەلگایە بۆ ئافرەت چۆنە لە چەندە ڕێگەی پێدەدا چەندە مەساحەکان کراوەیە بۆ ئافرەت بۆی لەناو کایە جوڵە بکات ئەم دوو پێوەرە زۆر گرنگە کاتێک دەمانەوێت تەقییمی دەوری ژن بکەین لەناو کایەک لەناو بواری سیاسی سەبارەت بە ئافرەت و یاخود ژن لە کای سیاسی یا حیزبایەتی لە کۆمەڵگەی کوردستان من ئەمە دەگەڕێنەوە بۆ دوو کۆنا طبعا کای سیاسی و حکومڕانی ئێمە تابەت لە ڕاپەڕی حکومڕانی حیزبە سیاسیەکانی کوردستان ئێمە ژێردەستە بووین لە ناو چوارچێوەی دەوڵەتێک دەژیاین زۆر بەمان شۆڕژگێر بووین ئابی ئیسپاتی بکەین هەروە قسە ناکەین کاری حیزبایەتی لە سەردەمی شار تکایە ئەوانەی کە خاوەن ئەزمونن باکراوندێکی زۆر باشی پێشمەرگایەتی شۆڕژگێڕیان هەیە بۆم ڕاستکەنەوە من ڕەنگە معایشەم کردیە بەڵام منداڵ بوویمە لە ژیانی لە نزیکەوە یعنی ئاگادار بووم ئەوەندەش منداڵ نیمە بەڵام یعنی لە هەشتاکان حەداقەل ئاشنا بووم بەوە بۆیە لەبیرمە حزب هەیکەلی هەبوو حیزبایەتی هەیکەلێتی هەبوو قیادەی هەبوو تەنزیمی هەبوو تەنزیمەکەی یان ڕێخستنی پێشمەرگەی هەبوو ڕێخستنی شاری هەبوو ڕێخستنی نهێنی هەبوو ڕێخستنی جەماوەری هەبوو بواری ڕۆشنبیری هەبوو بواری گوتم ڕێکخراوەیی هەبوو لایەنی مالی هەبوو مالیەکەش ئێمە دەزانین چۆن پارەی کۆ دەکردەوە بۆی ئەو حیزبە لە شاخ بتوانی ژیانی خۆی ئیدارە بکات وا کۆمەڵێک بوار ئەو بوارانە زۆر زاکتر بوون ئیعلامی هەبوو میدیایی هەبوو ئەو میدیایی کە لە شاخ لە چێ ئەم بوارانە ئافرەتان ڕۆڵیان نەبوو لە تەنزیم لە ناو شار ئەگەر پیاوان دەوریان دەدیت ژنان دوو هەندی ئەوان دەوریان دەدیت بە باوەڕی من لە کۆی ئایدیا جیاوازەکان لە کۆی جوانەوە جیاوازەکان کرۆکی پرسەکانی ژنیان کرۆکی پرسەکانی کۆمەڵیان نەدۆزیوەتەوە نەک تەنها لە کوردستانە یعنی ئەتوانی بڵێ لە ئاستی فەیلسوفەکانی جیهانیشدا لە سەدەکانی ڕابردووشدا ئەگەر تۆ مارکس بە نمونە بێنیتەوە یان هیگل بە نمونە بێنیتەوە یان فرۆید بە نمونە بێنیتەوە هەر یەکێک لەمانە بەڕێز عەبدوڵڵا جەلان ئاماژەبەوە کات کە هەر یەکێک لەمانە دەبێت لە قۆناغی خۆیاندا چارەسەری کۆمەڵێک لە پرسەکانیان کرد بێ بەڵام کەسیان نەگەیشتن بە کرۆکی بابەتەکە کە پرسی ژن و پیاوە کە تێنەگەیشتنی نێوان ژن و پیاوەوە پێی وایە کە تاکە چارەسەری وەکو سیستەمی سۆسیالیزمی دیموکراتیە یان مۆدێلی سۆسیالیزمی دیموکراتیە ئێمە لەسەر ئەم بنەمایە سیاسەتەکەی و پێمان وایە سۆسیالیزمی دیموکراتی ئەتوانێت وەڵام دەرەوەی ئەو قڕکردنە سروشتیە ئەو قڕکردنە ڕەگەزیە ئەو قڕکردنە کۆمەڵگەیی کە ئەمڕۆ ئەتوانی بڵێ لە جیهان ناوچەکەی ئێمە بە تایبەتی بەڕێوەچێت سۆسیالیزمی دیموکراتی ئەتوانێت بە سیستەمی ئازادی لەسەر بنەمای ئازادی ژن ئیکۆلۆژی ژینگە پارێزی ینی بە سیستەمێکی دیموکراتی یان پارادیگمایەکی دیموکراتیک بتوانێت وەڵامی کێشەکانی کۆمەڵگە بداتەوە نەک ئەوەی کە لە ڕابردوودا هەبوو ئەوەی کە ئەبینی لێ لە بەڕاستی هەموو دنیا ئەمڕۆ بە دوای مۆدێلی نوێدا ئەگەڕێت هەموو جیهان ئەمڕۆ ئێمە پێمان وایە پاکستان و ئەفغانستان و فەڵان و فیسەر دواکەوتون بەڵام لەوێشدا ژنانی ئازادی خواز ئێستا بە دوای مۆدێلێکی سیستەمێکی نوێیان ئەگەڕێن بە دوای سیستەمێکی ئەڵتەرناتیڤە ئەگەڕێن لەوەی کە ڕۆژی ژن بەرەو باشتر بە ئێمە ئەتوانین بە پرسی ئازادی ژن بۆ گۆڕینی پیاوی کلاسیک بەم ڕەنگە ئەتوانین سیستەمی دیموکراتی بە ئافرێنین بەڕاستی ئێمە لەو بارودۆخەوە هاتی ویستمان خەباتی مەدەنی و بگەڕێنەوە بەسەر حکومڕانی مەدەنی بۆیە قورس بوو ئێمە وەکو حیزبێکی مەدەنی ئەمانویست وەکو حیزبێکی ئیسلامی مەدەنی ئیسلاحی هەر لەسەر ئەو بکەین بۆیە زۆر ئیشمان لەسەرەوە کرد کە هێزی چەکداری بچێتەوە دەست بە حکوومەت و لەلای ئەحزابەکان نەمێنێت چونکە لە خەباتی شاختەوە بۆ هاتوویەتە ناوشێت
ئەگەر ئێمە بین باسی ڕۆڵی ژنان بکەین لە بوارە جیاجیەکاندا یاخود پێناسەیەکی ڕۆڵی ژنان بکەین ئەگەر تەنها وا تێبگەین ڕۆڵی ژنان بریتیە لە بەشداریکردنی سیاسی ئەو ئێمە هەڵەیەکی گەورەیە. چونکە ڕۆڵی ژنان تەنها بەشداریکردنی سیاسی نییە بەڵکو ڕۆڵی ژنان لەوە بێبینێتە لە سەرەتایترین وڵاتانی کە لە ناو خێزان و کۆمەڵگا دەست پێ دەکات تا ئەگاتە بەرزترین ئاستەکان کە پێشکەوتنی وڵات و جیهان و بنیادنانی شارستانیەتەکانە. ئەم ڕۆڵە ئەگەر ڕاستەخۆ بێ چی بەشداریکردنی ژن وەکو خۆی لە شۆڕشەکانە یاخود وەکو بێگمان وەکو شارەزا و لە هەر بوارێکە کە بەشداری کردبێت لە پێشخستنی کۆمەڵگا و پەروەردەکردنی ئەندامانی خێزان یاخود ناڕاستەخۆ ژنان ئەبینین پەروەردەی ئەو کەسانە ئەکەن کە بیرمەندن زانان شۆڕژێرن و هەستی ئینتیمابوون بۆ خاک و نیشتیمان و هەستی خۆشەویستی بۆ خۆبەختکردن لە پێناوی خاک و نیشتیماندا ئەچەسپێن لە ناو ڕۆڵەکان